امریکا سێدارەکردنا خۆپێشاندەرێکی دنی ئێرانی شەرمەزار دیکە. یەکیتیا ئەوروپی هەن جەزای نو لە دژی ئێرانی دسەپینە. لە خۆپێشاندانێکە هەدە پێدا لە باژارێ وانێ بە دەهان کەس تێنەگرتن. جه دنگی امریکا سلاو رزن هفکاری من داخل شمو من صالح دمی جربو و بینر نهجا دمجمیر هفته بیانیه لواشنطن پایتختم خلک کنویا برنامه کرد کانکشن جورا پیش کشتکن. سلاو ام کاتتان شاد. وەزارەتی دەرەوەی ئەمریکا سەرزەنشتی ئێران دەکاتن بەهۆی ئەعدامکردنی کەسی دووەم لە بەردەم خەڵکدا لە ماوەی هەفتەیەکدا و دەڵێتن کۆماری ئیسلامی ئێران سزای لە سێدەرەدانی بەرچاوی خەڵکی گشتی بەکاردەهێنێتن بۆ ترساندنی خۆپێشاندەران کە نەڕەزایەتی دەردەبرن بەرامبەر بە دەستهەڵاتی ئاینی وڵات. نت پرایس وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە کۆنگرەیەکی ڕۆژنەمەوانیدا ڕاگەیاند و گوتی ئێمە ئەم مامەڵە توندا بە توندترین شێوە ئیدانەی دەکەین. ئەم سزا توندانەکە ئێستا بە شێوەی لە سێدەرەدانی پێشچاوی خەڵکی گشتیە مەبەستی ترساندنی خەڵکی ئێرانە و سەرکوتکردنی ناڕەزایەتیەکانە. وزیرên dervayên Yekîtiya Ewropî roja dişemê li Brukselê kom bûn ji bo gotûbêjkirina bersivên herî dawiyên li hember şerê Rûsya li Ukraynayê û tepeserkirina siyasî li Îranê. Hikûmetên Rojavayî ji ber xwepêşandanan li dijî Îranê ceza sepandine ku pasdarên şoreşên Îranê dikin armanc. وەزیرانی دەرەوەی یەکێتی ئەوروپا لە کۆبوونەوەی ڕۆژی دووشەمەیان لە بروکسل پێداچوونەوەیان کرد بە گەمارۆنەوەیەکانی سەرگەل و ڕێکخراوەکانی ئێران سەبارەت بە پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە سەرکوتکردنی خۆپشاندەرانی تاران و دابینکردنی فڕۆکەی بێفڕۆکەوان بۆ رووسیا. هەروەها وەزیرانی دەرەوەی یەکێتی ئەوروپا باسییان لە پاکجی نوێیەمی سزاکانی رووسیا کردووە کە بڕیارە نزیکەی 200 کەس و لایەنی دیکە بخەنە لیستی سزاکانی یەکێتی ئەوروپاوە. جۆزف بۆڕێلی بەرپرسی سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا هیوای خواست کە ڕێکەوتنێک لەو بارەیەوە بێتە دی. ئێمە بڕیارە پاکێجێکی ئەجگار سەختی سزاکان دژی ئێران پەسەند بکەین. گفتوگۆیەکی ئاسان نەبوو لەگەڵ هاوکارەکەم وەزیری دەرەوەی ئێران چونکە ئەگەر بازەوە بکەین کە لە ناوخۆی وڵاتدا ڕوودەدات دابینکردنی چەک بۆ رووسیا ئەم دوو کەسە لە سێدارە دراون ئەوە دەبێت ئێران لەوە تێبگات کە یەکێتی ئەوروپا بە توندی سەرکۆنەی دەکات و هەر هەنگاوێک لە تواناماندا بێت دەیگرینە بەرە بۆ ئەوەی پشتگیری لە ژنانی ئێران بکەین بۆ پشتیوانیکردن لە خۆپشاندەرانی ئاشتی خوازانە و بە دڵنیاییەوە ڕەتکردنەوەی سزای مەرگ. وەزیرەکان هەروەها ئامانجیان ئەوەیە کە 2 ملیار یۆرۆی ئەو سندوقە زیاد بکەن کە وڵاتانی ئەندام بۆ دابینکردنی دارایی کڕینی چەک بۆ کیف بەکاریان هێناوە بەڵام بە شێوەیەکی بەرچاو لە ماوەی نزیکەی دەمانی شەڕی ئۆکرانیادا کەم بۆتەوە. لەلایەکی تریشەوە وا چاوەڕوان دەکرێت وەزیرانی دەرەوە ڕێگا بۆ ئەرکێکی سەربازی 3 ساڵ بۆ نەیجەر خۆش بکەن لە سەرەتادا 50 بۆ 100 سەرباز و دواتر تا 300 سەرباز بۆ ئەوەی یارمەتی ئەو وڵاتە بدەن بۆ باشترکردنی لۆجستی و ژێرخانی وڵاتەکەیان. شایان پاشا بۆ راپۆرتی کلمنت ڕۆسینگۆڵ دەنی ئەمریکا واشنگتن. دوو مانگایەکی نیشتیمانی کوردستان بایکۆتی کۆبوونەکانی ئەنجومەنی وەزیرانی حکومەتی هەرێمی کوردستان دەکات و دەڵێتن حکومەتی هەرێم بووە دەستگایەک بۆ خزمەتی پارتی و داوای چارەسەری کێشەکانی نێوانیان دەکاتن. ئەگەرنا ئەوە دانوستاندن لەگەڵ حکومەتی ناوەند دەکاتن. لە بەرنامەکانی ئەمڕۆماندا هەوڵ دەدەین بۆ چۆنی هەردوو لە ڕاستەخۆ لە زاری خۆیان ببیسین. دەکتەر ڕێبین سەلام کادرێکی دێرینی پارتی دیموکراتی کوردستانە و لەتیف نێروەی ئەندامی سەرکردەی یەکێتی نیشتیمانی کوردستان میوانی بەرنامەی ئەمڕۆماندا بن. سەرەتا لەگەڵ دەکتەر ڕێبین دەست پێ دەکەین. دەکتەر ئەم کاتت باش و زۆر سوپاس بۆ کاتی جەنابەت. ئەکرێ بە کورتی پێمان بڵێ ناکۆکیەکانی نێوان پارتی و یەکێتی چی دەتوانی ئەوەمان بۆ ڕوونکەیتەوە؟ تاوان بەنای خۆی گەورە و میرەبان سەرەتا ڕێز و ستام بۆ هەردوو بەڕێزتان و بۆ میوانی بەڕێز و سەرجەم بینەران و بیستەرانی
کەناڵەکەتان ئەوەی ڕاستی بێت ئەم بابەتی گوایە بەهامشکردنی یەکێک لە حیزبەکان یان دەسەڵات پاوەنخوازێتی لەلایەن حیزبێکی دیکەوە بابەتێک کە دەبێت ئێمە بە پێی زانیاری و داتا ئیسپاتی بکەین ئەگەر مەسەلەکە ئیسپات ببێ لەسەر دوو ئاست دەتوانین ئێمە ئاماژە بۆ بکەین ئەگەر حیزبێ داوای پاوەنخوازی بکە یەکەمیان ئەگەر زیاتر لە دەنگەکانی ئەوەی کە هێناوێتی داوا بکە پۆست و پلەی ئیداری و سیاسی وەربگرێت بە پێی انتخاباتەکان و تەرجەمەی ڕقەمەکانی ناو انتخاباتەکە نەکرێ بۆ ئەرزی واقع بۆ زیاتر لە حرب مستحقات داوا بکە کە ئەمەوانە بەنسبەت دکتۆر ڕەبین ببوورە ئەگەر ئەم باسە بەو شێوەیە بکەین ئەبێ بە شێوەیەکی تر هەموو بابەتەکە بگۆڕین بکەینە ئەوەی کە یەکێتی شریکی پارتی نییە یان دەتوانین بڵین لەو حاڵەتی کە جنابەت باسەکەی کە ئێوە زۆرینەن ئەبێ بڵین کە یەکێتی وەکو بڵێ چۆن بەشداری لە حکوومەت دەکات بەشێک نییە یانش یە بەشی سەرەکەن یان شریک نییە ئێستا ئێوە شریکن لەو حکوومەتەدا دەمانوێت لەو وانگەوە باسکەین ئەگەر بە کورتی پێمان بڵێ بۆ هەندی شیکردنەوە بدەین. بەڵێ ئێمە دوو دەسەڵاتمان هەیە سەرەکی لە کوردستانە لە هەرێمی کوردستانە دەسەڵاتی پەرلەمانمان هەیە ئەو یاسادانانە هەژدە یاسا دەرچێنراوە هەر هەمووی بە پێی تەوافق و تەفاهم لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی و حیزبەکانی دیکەدا دەرچێنراوە هیچ قانونێک لەم دەورەی انتخابیەدا دەرنەچێنراوە بە پێی زۆرینە دەنگی زۆری نەکەیانراوێ ئەمە بەنسبەت دەسەڵاتی پەرلەمانەوە بەنسبەت دەسەڵاتی جێبەجێکردنەوە ئەگەر بینێمە 45 کورسی لە ئەسلی 111 کورسی پەرلەمانی کوردستان کە پارتی هێناوێتی دابەشی بکەین بە پێی ئەو نەتایجی انتخاباتانە دەبێت نۆد وەزارەت و نیو بۆ پارتی بێ 6 وەزارەت بە 7 وەزارەت بۆ یەکێتی و گۆڕان بێ باشە ئەوانەوە ناڵێن باشە دکتۆر ڕێبار ئەوانە دەڵێن ئێمە دکتۆر ڕێبار ئەوانە دەڵێن بمانەوێ وەزیرێکیان کارمەندێکی خۆمان لە حکوومەتا بگۆڕین پارتی قبول ناکە کارێک لە شوێنێکی ترا بیکەین دەبێت بە ڕەزامەندی پارتی و سەرۆکی حکوومەتی هەرێم بێ ئەمە یەکڵێکن بگلەی لەوەدانیە کە ئێوە زۆری بەتەکید ئێوە زۆرترن لە حکوومەتدا و دەسەڵاتان زیاترە و لە پەرلەماندا بە هەمان شێوە بەڵام بەو شێوە نییە کە یەکێتی بەو شێوە ناشتە ناوەڕۆکی بابەتەکە ئەوەی کە بابەتی کە باز دەکرێت لە پرسیارەکەی جەنابەوە تۆ تەبانەوە دەلالەتە لاگاداری جەنابەت بۆ بارودۆختی سیاسی کوردستان جێگیری بڵێن وەزیری ناوخۆیە جێگیری وەزیری ناوخۆ کە سەر بە برادرانی یەکێتی نیشتیمانیە دەیانەوێت بیگۆڕن بەبێ عوزرێکی وازاح کە وەزیرەکەی خۆی دەبێت لێ ڕازی بێ لەو گۆڕیدا یعنی مەسەلەکە لێرەدا ئەگەر جەنابەت وەزیری ناوخۆبی جێگرەکە دێنن دەگۆڕن بەڵام پارتی دەتوانێت پارتی دەتوانێت 5 وەزیر بگۆڕێ بەبێ ئەوەی بایەکیتیش بڵێ ئاگادارش بکاتەوە ئەو دەسەڵاتی هەیە با بچینە بابەتی کە حەز ناکەم زیاتر لەو بابەتەوە بکەین دکتۆر یعنی چیتان لە یەکیتیدان دەوێت حەزەک ئەمە دوو مانگە گوێ لە یەکیتی دەگرین و کە گلەی هەیە و داواکاری هەیە بەڵام پارتی ناڵێ چی لە یەکیتی دەوێت پێچوانەوە ڕۆژی دوێنێ و پێرش وتەبێژی ڕستمی پارتی دیموکراتی کوردستان دەڵێت کە وێنزی دانوستان و ڕوونکردنەوە و توێژ دەبێت ئامانجمان بێ و تەکنیکی کارکردنمان بێ ئەڵێ بەڵام یەکێتیش هاتووە دەڵێ ئەمە ڕاگەاندنێکە بەڵام یەکێتیش هاتووەوە بە فەرمی دێنە هەولێر لەگەڵ داوای کۆبوونەوە دەکەن بۆ کۆ نابنەوە یعنی ڕاگەاندن تەنها بەس نییە ینی دەتوانێت پارتی بڕیارێک بدا بڵێ فەرمونون سبەینێ دادەنیشین لە فلانە شوێن بۆ پارتی دیموکراتی کوردستان لە ڕێگەی وتەبێژی ڕسمیەوانێ دوێنێ بە بانگی عەلەنی باسی کردووە کە بێن دانوستان بکەن و بابەتەکان نابێت لە ڕاگەاندنەوە باس بکەین ئێمە ئەوە گەورەکردنەوەی بابەتەکانەوە حەل نەکردنیانەوە کۆیە گرەی دەست بکەیتە دەم کارەکە ئاسانتر حەل دەکرێت بۆ گرێک بەدەست بکرێتەوە باشترە لەوەی بەدان بیکەیتەوە بۆیە دانیشتنی ڕوبەڕوو بابەتەکان سەرجەم چارەسەر دەکات ئێمە کێشەی ئاڵۆسترمان هەبووە بە شێوەی دانوستان و بە شێوەی وتووێش کە تەکنیکی کارکردنی حکوومەتی هەرێمی کوردستانە جێبەجێ بۆ ئاسان بۆ حەل بووە نەک تەکتیکیە ئێمە دانستان بەکاربێت ئێمە تەکنیکی کارکردنەکەی حکوومەتی هەرێمی کوردستان بریتە لە دانستان و وتوێژ و مێزی بازنەیی
برادران پێویست ناکە بۆ شتەوەی مەسەلەکان بەرزکەنەوە کە نزیکی هەڵبژاردننی و باکاری بێنن بۆ کۆکردنەوەی دەنگانە ڕزیەکان و بەرپرسیارەتی بکەن لەسەر لایەنێک کە خۆیان هێشتا تێیا بوون ئەی باشە بابەتە پرسیاری لە خۆمان بکەین ئەم بابەتە بۆ 3 ساڵ و ئەوەندەیە نەوروژێنراوە ئێستا لە ئاخیر وەختری نزیکبوونەوەمانە لە مەسەلەی ئینتیخابات دێرخۆیان دەکشێنەوە پرسیارەتی خەڵکی کوردستانەوەی پێ ئاشکرایە و دەزانێت کە کێ بەرپرسیارە و بەرپرسیارەتەکە لە ملی کێدایە ئەگەر بابەتی بوجە و میزانیە باز دەکەن حەقی کوردستان حەقی پارێزگای سلێمانی و ڕاپەڕین و گەرمیان و هەڵەبجا حەقەکان چ لە سەتە لە کابینەی پێشوە 43 لە سەتیان بۆ چووە لەم کابینە تازەیەدا بەپێی راپۆرتی وەزارەتی پلاندانان ئێمە 400 میلیاردمان هەبوو زیادەیەکمان بۆ لە میزانی کوردستان هەر پرۆژێک 80 لە سەتی زیاتری تەواوی کردایە بڵین بودجێ بۆ دەناردووە گوژمە پارەیان بۆ ناردووە بۆ ئەو داتانە دکتۆر رێبین بۆ ئەو داتانە پێکەوە لەگەڵێتی چیە دابریش لەگەڵێتیەوە پێیان بڵێن ئەمە بۆ خۆشیان داتاکانی خۆیان لە باکیەوەی پێکشێنەوە و لە باکیەوەی ئەو هەڵا ئەلامی بنێنەوەوانە لە نزیکی انتخاباتەوە بۆ کۆکردنەوەی دەنگ دەبایە بەهاتنایە ڕوبەڕوو باسیات کردەوە ئەوان خۆ لە ژوورێکە دەوام دەکەن و لە بینایەکە دەوام دەکەن و دەبایە بابەتەکان ڕوبەڕوو حەل بکرابە نەک لە ڕێ ئەلامەوە و مفاجات توش ببین خۆیان بکشێنەوانێ بۆ شێوە بۆ لەون و بۆ نەوە ئەمە زەیفکردنی یاریمی کوردستانە لەسەر ئاستی دانوستانەکانمان لەگەڵ عێراق باز نییە بۆ ئێمە و لەسەر ئاسی ناوچەکەش باز نییە و پلانێکی ئیقلیمی زۆر گەورەتر لە پشتی ئەم هەڵڵانەوەیە و ئەگەر تێبینی بکەیت جەنابەت هەموو مانگی سەری بڵێمان 1 و مانگی 2 لە دوای بڵێن ئیستیفتاحی کوردستانەوە لە 2007ەوە یعنی لە مانگ 1 و 2 2010ەوە باسی بەیت و بالوەری جیابوونەوەی سلەیمانی دێنە ئاراوە یەکێک دەڵێ بکەیت بێکڵێ کێڵە بیبێت ویستینەوە بە بەغاڵ یەکێک دەڵێ ئیداری سەربەخۆ بێت هەمووی ئەوەیە ئەیانەوێت کە لە ڕیزی کوردایەتیەکە و ڕیزی کوردستانێکە و ڕێگی کوردستان لەقکەن و لەنگی بکەن قازانجی خودی خۆشیانانی بەڕاستی لە قازانجی هیچ لایەنێکان نییە یەکێتی چاوەڕوانی ئەو وشەیە و ئەم ڕستەیکە لە کۆتای قسەکاندا گوتت چاوەڕی ئەوە دەکەن و لە هەر ئەندامێکی پارتی ئەوە چاوەڕوان کراوە کە یەکچێتی تۆمەتبار بکە بەو شێوەیە بەڵام دکتۆر رێبین زۆر سوپاست دەکەم بۆ ئەو ڕۆنکردنەوە دەچمە لای لەتیف نێروەیی کە ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە شاری سلێمانی لەگەڵمانە زۆر سوپاست دەکەم بزانین بۆ وەکی مەگوتی نەهاژی لەتیف نێروەیی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سلێمانی دیگەلمەیە کاک لەتیف ez gelkî spasiyete dikim ji kerema xwe ûn bi Kurtî ji me re bêjin ka nakokiyên we digel partî çi ne eger bi Kurtî زۆر سپاس کاک دەخیل لە ڕێز و سلااو بۆ بینەران و جێگرانی بەڕێز ببوورە من بە زاراوای سوورانی قسە دەکەم دە باشە من شێکە مە سوورانی فەرموو بەو زاراوە قسە دەکرد ئەوەی زۆرترین ینی وەرگری جێ لە ئێمە بگرێن کێشەکانی ئێمە دەتوانین بڵێن دوو کێشان کێشەیەک ئەوەیە کە ئەو ناعادالەتی و ناهاوسەنگی کە هەیەی چ لە نێوان ئێمە ئەوان کێشەی دومیش ئەوەیە کە ئەو دەتوانین بڵێن ئەوەی ئەڵێن دوورپێچیان ئابلوقەیە کە خراوەتە سەر دەڤەری سەوس واتە کێشە و مەشاکل و داواکاری خەڵکی ئەم دەڤەرەمە هەردووکی پێویستی باوەڕکردنەوە هەیە بەڵێ بەڵام کاک لەتیف ئێوەش بۆ نمونە هەر جەنابەت پێشماوەیەکە بۆ ڕاگەاندنی یەکێتی قسەی کرد بوو دەڵێ کە پارتی بۆ لاوازبوونی یەکێتی دامەزراوە ئەمە یەکێک لە قسەکانی جەنابەت وە ببوورە پارتی بۆ لاوازبوونی یەکێتی دامەزراوە حکوومەتشیان بەکاردێنێتن پارتیش دەڵێ ئێوە وا هەوڵی ئەوە دەدەن کە هەرێم پارچە بکەن دوو ئیدارەی دروستکەن بچن لە جیاتی لەگەڵ هەرێمە لەگەڵ یەک وەکو بڵێ لە هەرێمی کوردستانە دابژن دەچنە بەغا یعنی ئەمە چی دەڵێن بۆ ئەوە کاک دەخیل کاتێکە تو دەیت گلەیەک دەکەیت یان کێشەیەک دەخەیتە ڕوو ئەبێ لایانی بەرامبەر بێت چون ئەم کێشەیە چارەسەر بکەمە گوێ لەوە بگری ئەم گلەیە چییە بەڵام کە تو دەیت گلەیەک دەکەیت یان کێشەیەک دەخەیتە ڕوو ئەو لەسەر تۆمەتبار دەکە بە هەندێک یعنی ئەوەی کە خۆیان دەڵێن هەمیشاڵێن ئەمە خیانەت دەکەن یعنی بۆ نمونە ئێمە ئاسایشی سیاسی ئاسایشی ئەمنی ئاسایشی ئابووری
هەولێر و دهۆک و زاخۆ هەموو ئەو ناوچانە بە ئاسایشی خۆمان بە بەشێک لە استراتیژەتی خۆمان دەزانین. بەڵام ئەوان بە هەمان شێوە یان بە هەمان پێوەر سەیری سلێمانی و ئەم دەڤەرە ناکەن. بەڵام کاگڵەتی ببوورە لەو بەری دیگەڵەوە پارتیش دەسەڵاتی نییە، پارتی ناتوانێت هیچ بکە لەوێش، ئێوەش دەسەڵاتن نەوێ، بۆ ئەم ڕاستیە ناڵێن. بۆ ئاسایشی ئەو هەرێمە ئاسایشی پارتی نییە، پارتیش دەڵێ ئەو ئاسایشیەوە خەمی خۆمانە. ئەگەر مەجال بە من بدەیت بۆ نمونە لە ئامێدی لە نێوان بارەگای تورکیا و بارەگەکانی پارتی بڕواکەی 100 مەترێک نابێت. لە شێلادزیە کە شوێنێ قەڵای شێلەزیەوەی سووریە لە نێوان ئەو بارەگای هێزی تورکیا و بارەگەکانی پارتی ناگاتە 300-400 مەترێک. ئێمە قسە لەسەر ئەمانە ناکەین، بەڵام کاتێک کە لە کرماشانەوە ساروخێک ئاراستە دەکرێت بۆ بردومانکردنی لانێکی ئۆپۆزیسیۆنی ئێران، ئەوان یەکسەر ئەڵێن ئەوە یەکێتی وەکوا بڵێن یەکێتی ڕەسەدی بۆ کردووە. یعنی ئەم دووشتە ئەم دوو جیهانینە زۆر لە جیاوازن. ئەبێ ئێمە بێن یعنی زیاتر لە جیاتی ئەم شتانە بۆی ڕێی گشتی ناوخۆی هەرێم و دەرەوەی هەرێم ڕابکەشن بە شتانە بێن کێشەکان چارەسەر بکەن. هاوسەنگی لە چیدایە؟ کاگڵەتی بە کورتی مەجال بە من بدە. بە کورتی ئەوان ئەڵێن ناهاوسەنگی هەیە، ئەوان لیوایەکی هێزی پێشمەرگە دامەزێنن، ئێمە بۆمانە پێشمەرگەیەکدا بمەزێنین. ئەمەیە ناهاوسەنگی کاگەر ئێمە نەکی شەریکی ڕاستەقینەنی، ئەمە ناتوانین بڵێن بەشداریشین. ئەوانە ئەوانە زۆرینەی پەرلەمانن و مافی ئەوەیان هەیە زۆرینەی حکوومەتش. دەخیل ئێمە نامەتووە 50-50 کەی داوای 50-50مان کرد با بڵێن ئێمە زۆری نین. ئێمە ئەڵێن بخێرە بۆتە و لیوایەکی هێز دروستەکەی کەساتێک لێرەوە دەچێت کێشەیەکی ئەمنیە یان خەڵکێک بەدەستی وە کوژرا دەچێتەوە لیوایەکی بۆدا دامەزرێنن. بەڵام ئێمە ئەگەر پێشمەرگەیەک وەفاتی بکە یان واز بێنێ ناتوانین کەسێکیش لە شوێنی باشە ئەوەی بەڵێ دەمەویست بزانم ئێوە ئەگەر بە کورتی کاگڵاتی بچووکەم وەختمان کەماوە فەرموو. ئەو بە کورتی ئەوەی دێگەلە مەلەفی ئەمنیە بەدەست ئێمەوە ئەگینا دامەزراندن ئێمە ناتوانین خەڵدا بمەزرین. هەولێر بریار دەدا مەسەلەی بودجە و نەسیە و پارە و ئەوەی لەوێ بریار لێ دەدرێت لە ئێمە لێرە ناتوانین ئەو پارەی کە لێرە شەیە خۆمان خەرجیکەین لە هەولێرەوە بریار لێ دەدرێت کابێ بریارەکان لە هەولێر دەرەچن. مەلەفی ئەمنی لەم سنوورە لە دەستی ئێمەدا جگە لەما ئەوان دێن گوشارێکی میدیایی شەڕێکی دەرونی دەخەنە سەر ئەم دەڤەرە تەنانەت بۆ سەر دەرونی جەماری ئەوش ئەبێ بەهۆی یەک نمونەکان دەکەن. ئەو حادیسەی کە دوێنێ لە ئاسایشی لە دهۆک ڕوودا زۆر پێمان ناخۆش بوو بەداخەوە، ینی پێشمەرگەیەک یان تێکوشەرێکە کارمەندێکی ئاسایشی شەهید بوو. ئەگەر ئەوە لێرە بووە بەڕێی تۆ لە بەیانیەوە کە ئێوارە بەرنەمە نەدەکرد نەدەچونە ئەو ماڵە کەس و کار با بچینە پرسیاری کۆتایی و ئەویش ئەوەیە ئەگەر ناکۆکیەکان چارەسەر نەکران لەگەڵ پارتی ئێوە دەڵێن دەچن لەگەڵ بەغا و توێژەکە لەسەر چ بنەمایەک و بە چ مەبەستێک؟ کات دەخل کۆمەڵێک ڕێکار هەموو چارەسەرکردیان کێشانە. ڕێکاری سیاسی ئێمە ئەوان کۆمەڵێک ڕێکەوتنامەی سیاسی هەیە دەکرێت ئەگەر جدی بن لە چارەسەر دەکرێت ئەمە بکەن و ڕێ بکەوین هەندێک کێشە چارەسەر دەبن. ڕێکاری یاسایی هەن ئەوەی پێوەستە بە عەدالەتی دابەشکردنی داهات و ئەمانە کۆمەڵی یاسایی پەرلەمانی کوردستان هەن. ئەگەر ئەمە نەبوو خۆ ئێمە نەمانوتووە بە تیمێک بەجیا دەچینە تورکیا یان دەچینە وڵاتانی خەلیجی ئەوان وا دەکەن و ئێمە گلێشیان لێ ناکەین. ئەگەر ئەمە بچینە بەغدا خۆوان پێش ئێمە چوونە بەغدا و دەچونە بەغدا. بەغداش هەرێم هەندێک حقوقی هەیە سەر بسپێسە بە بەغداوە. پارێزگەکانیش کۆمەڵێک ماف و حقوقیان هەیە. یان ئەگەر پارێزگاری سلێمانی بچێتە بەغدا داوای نەوت بکە بۆ سلێمانی ئایا ئەمە خیانەت ئەمە دەکرێتە باری کردووە. ئێمە
دوور هەیە چارەسەرکردنی کێشەکان ئەو ڕێکارانە بگرینە بەر دەتوانین چارەسەری کێشەکان بکەین. زۆر سپاس ئەگەر بەپەلە چونکە ئەگەر وەختم نەماتیکایە بەپەلێ قسە لەسەرەوە کرد دانوستان بکرێ ئێمە چارانی ئەوە دەکەین و ئومێدەوارین ئەو دانوستانە لەسەر ئاستی بالا بێ ئەو شاندەی پارتی لە موقعی بریارداندا بێ و ئەو دانوستانە ببینە هۆی ڕەوانەوەی نیگەرانەکانی یەکێتی. شاڵێکمان نەداوە هەرێم بکەینە دوو باش ئەوان هەوڵ دەدەن کارێ بێتە دوو باش بەچی بە نائەدالەتی و نادارپەروەری. لاتیف نێروەیی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانی لەگەڵ دەنگی ئەمریکا بوو. زۆر سوپاس. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. پەیوەداری وەزارەتە دەرەوەی ئەمریکا نێت پرایس بانگا هەڤرێزیە di navbera Yunanistan û Tirkiyeyê kir piştî ku hikûmeta Yunanistanê bi tundî êrişî Tirkiye kir û serokê Tirkiye Recep Tayyip Erdogan gefa lêdana mûşekên balîstîk li Esînayê xwar. Ev demeke dirêj e peywendî di navbera her du cîran û hevalbendê NATOyê de aloz bûne li ser çend mijarên cuda di nav de jî pirsgirêkên deryayî ce û mafê lêgerîna enerjiyê li Rojhilata Deryaya Spî. Tirkiye di mehên dawî de gotarên tundtir kirine û hikûmeta Tirkiye dibêje binpêkirinên Esînayên peymanên navnetewî serweriya hin giravên Yunanistanê dixe nav nakokiyan. Erdogan gotibû ew ê di şevekê de ji nişkeve leşkerên Tirkiye daxe Yunanistanê lê tevî vê yekê jî metirsiya lêdana mûşekî neasayî ye. Li bajarê Wanê di xwepêşandaneke Partiya Demokratîk a Gelan HDP de û komên din û yên siyasî û civaka sivîl de duh dişemê herî kêm 48 kes hat ji aliyê desthilatdarên Tirkiye ve hatibûn girtin û piştra hatin azadkirin. Xwepêşandanan roja dişemê li dijî tecrîda ku wekî dibêjin li ser rêberê girtiyê Partiya Karkerên Kurdistan Abdullah Öcalan bû. Ji bo zaniyariyên bêhtir niha peyamnêrê me Arif Aslan ji Wanê bimereye dem baş. Arif agahiyên dawî li dor van girtinan û azadkirina wan pişra çi ne? Dem baş. Belê ez niha li ber deriyê rêxistina HDPya Wanê me ew wan ragihand ku du şev piştî ku 48 kes hatin desteserkirin piştî kontrola waya saxlemî birine rêveberiya ewlehiya Wanê wê derê îfadê wan wergirtine û pişta jî serbest berdane. Di nava kesên ku hatine desteserkirin da hevseroka rêxistina HDPya Wanê Handan Karakoyîn jî hebû. Me ev mijar ji wê pirse çima hûn hatine girtin û çima ev qas kes zêde hatine desteserkirin. Ew dibêje ku walitiya Wanê ku girêdayê desthilata neheya AKP û MHP ye dibêje ku çi awayî nahêle ku em daxuyaniyên çapemeniyê xwepêşandanan pêk bînin her wiha diyar bîr têxi ku ji 2016 vir ve ev rewş zêdetir bûye. Lê ew dibêje ku di xwepêşandana duh da dîsanê jî tevî heme astangiyan hejmareke zêde welatî rûnişvanên bajarê Wanê beşdarî çalakiya wa bûne û tevî ku desteserkirina 48 kesan dîsanê ciwanên girêdayê HDP li kolanên bajarê Wanê xwepêşandan pêkanîn û bertekên xwe li hemberî tecrît û şerê ku niha li ser operasyonên ku niha li ser heremên Kurdan ku Bakurê Sûriye û Bakurê Iraqê li wê derê berdewam dike got li hemberê vê bertekên xwe nîşandan. Ez dixwazim tiştekî jî derheqê vê da bêjim bara Wanê jî li ser vê van qedexên xwepêşandanên ku bi taybet li ser rêxistina HDP û saziyên sivîl ev pêkê têt dibêjin ku ev dijî qanûna bingehîniya Tirkiye û 13 caran li ser vê îtiraza xwe ji bo dadgehan pêkanîne lê çi encam dest nexistine.
پشتی وز بحث دخوازم کرتاسی بحث تجربه کو هرچن HDP و پارتیان کردان ویتین زمان بحثی بکن کتی زانین افسه ساله لسر ریبر پارتیا کارکرین کردستان PKK عبدالله öcalan دبیجن تجربه که چه آوایی هفدیتینه و لگل مالباتا و پارزر و پیکناه باشا عارف يعني اف بانك اديجن بلكي لآمدجي خو پیشاندان این هدف خو پیشاندان کربون دوی درباره دا هدف ام ببیجن آلاوین یاسایی بری بکار آنی نجبو کو او وکو او دبیجن راکرنا تجدید سر عبدالله اوجلان حتی در کفن کولانن و خو پیشاندانن لکولانن بکن اگر تو کرتی برسوان بدی بله نهال قانون بینگیهن یا ترکیه دا جبو خو پیشاندانه که آن جبو داخویانی چاپمنیه پیوست ناکل چه جهان دستور ورگرن و وی تشتی پیک بینن لی رخصنا HDP بریا هفتیه که خباتا وی تشتی کرن و بانگی را گشتی کرن که او ده لبردریه پریهان آوه می آنکو لسر کولانا جمهوریت وی خو پیشاندانه پیک بینن و آگاهیا والدی جی به هبو پشتی کو اف لسر را گشتی بلا بو والدیا وانه بریا خو پیشاندانه بریا دو روزا خو پیشاندانن را گهان کو وان لوانه باجار وانه همه خو پیشاندان قدخه کرنه و جبر وی کیجی پلیسن هزین اول کاریه جی لسر ناوند باجار وانه وسایت زرخی بجه کرن و دستور ندان کو اف خو پیشاندانه بره و بچه به عارف اصلا پیامنیر مجوانه سپاس بو وانزانیاریان وکه بشک جه هولین ریگرتنا لأوپراسیون که لشکریه ترکیه ارتشا سوریه فرقیا 25 که روسیا پشتیریا و دکل در دورا باجار منبجه بلاف کر جه که انجمن لشکریه منبجه یا گریدای هزین سوریا دموکراتیک و کنترل دکه جبو آگاهین بهتر نها پیامنیرا ما نوروز رشو جبا کر سوریه به مرایه دم باش نوروز تا چه آگاهین نود درباره و نوچه دهنه بله وکی تا زمان ارتشا رژیم سوری چند روکن بوریده هزدانه که نوش بو برای نشرین بازار منبجی و گندواره و آنیه ناوا ویده هزا فرقه 25 به لشکر و چکین گران به ناو دا دوب آویش تانک و هر وکیدن عربه زرخی و چکین گران یعنی شرط دوره پیدا کرنه بگور چاودیریا سوری که راگ هاندیه اف هزدانه نو کج لشکر و چکین گران هاتیه دوره ده ناو دا 300 لشکر نو دوره بجهبونه سر زمان فرماندار فی هزا فرقه 25 سهیل حسن بور سوشیال مدیای دا هاتیه بلاف کرن یکیوی رادگی هینه کو چکدارن وی لسرنسری دوره کو بر آوا فراته جروج آوای هرما فراته تا به باجارو که حریم ایکو بسر باجار آن هرما بابه وای بلاف بونه ولی الهزانا نو یانجی هم بیجن هاتنا فرقه 25 بو دوره دمک داده کو گفتن سر دوره هنه هر وکی دن الهزا کنه هاتیه جداهی یک نوورا فی و کبونا هزن حکمت سوری یم بره بسر هرمه کو الهزا فرقه 25 دین آسکرن کو وچه و راهنان خواه جعالی روسی وردگره به تایبت هر وقت دن فرق یعنی ام بیجن بریارا وی هزیجی نتنی حکومت شامل لی راست و خواه جعالی هزن روسی و تستان کن بله نوروز متخوازم وی بپرسم یعنی آلی ام بیجن انجمنان لشکریه من بجه که گریدای هز سوریا دموکراتیکه او دوی درباره دا برپرسین وان دوی درباره دا چه دبن یعنی اف بلاوونا نویا فرقه 25 چقاس نزیکی چپرین وان دبه اف خالین و کولینان ناوینا وان دا چقاس نزیکی هفن گلو گرجید ناوینا وان دا در کفن در ناکفن او دوی درباره دا چه دبیجن اف بلاوونا هزا فرقه 25 باکور من بجه لدورین کش خبره لشکرین بسر مجلس لشکری همون بجه تی هاتنا بلاف کرن ما هول داد کوخو ام بگینن پرپرسی هزین لشکری من بجه کوخو ام بزانبن اف بلافونا نو به انجام هفرز کرن کنویا یانجی به انجام لهف هاتنا کنویا انکو
بلاغبونا که دمکیه لیتانا همه برسیوک نگرتیه لیاز دخوازم نشانه بویه که بکم تاوک که لیجی تو بو هرتنه که لشکری دهبونا هزم لسر عرده چیین رژیم سوری دبن ین مجلس لشکری من بجی دبن لدوره برچاو نای بیتن هر وکی دن سروریا کو باجار من بجی هین دبن دست مجلس من بجی یان جره ودریا سویلیا من بجیه ادکارم بیجم هبونا هزن اولکاریا هندر جهین دنوا باجار من بجی داد دیدن بله تفی کنها تراغاندن اف هزانا نو اف بلاغبونا فرقایا 25 و جبو رگرتنا لبر ایریشای که کو ترکیه گفخارن لمن بجد وداوی دا نودی یانجی به انجام لهفکرین کو یان کو بردوامی لهفکرین سری هنا وکه لهاتنا به 2019 آنکو و هاتنا که دمکی بجبو برجواندین کو ارتش رژیم سوری و دناو دا جد خازن نشانه که بکم هزن سوری هزن روسی بخوجی دبر کوکی من نشانه دایی به خاله اد هزا فرقایا 25 تفیکو هزا که تایبته هزا که کو ارکن وی این لشکری نتنه بجاهینه دین اسکرین کو هزن وی بشه چالاکیم بجاهی و هوایی جی تکتینه لی وشخان نه یعنی هزن بجنگریدای ارتش سوریه نوروز برجی لوی هرمی هناله دیارک و بزخمه که مزنترو او ترج هاتنا پشتی وان گفین داوین ترکیه نوروز رشو پیامنی رمایش با کره سوریه سپاس بو وان زانیاریان سپاس بواجی ترکیه وکما گوت پلان دکه کاریدور که اولهیات به کورانیا 30 کیلومتری لباکور روجلات سوریه لنافچین کنها دبن کنترولا کردان دنه آوا بکه پشتی گفا دست پیکرنا اپراسیون که لشکریا نو که بوجه نرازی بونن جالی امریکا و روسیه ایوه گلو دی سیناریو که چاول هرم پیکوره جبو شروع کرنا ویکن ها نویسکار سیاسی علی مسلم جه ترکیه بریاسکای بمرایه روش باش ما مستعلی روسیا به تندیل دجی اپراسیونه که لشکریا ترکیه گلو لبرانبر ویکی و روسیا چه تشتی ترکیه را پیشکش که؟ سپاس براستی نه بس روسيا الدجي اوبراسيونيه يعني وكي امريكا جي لحد ما او جي يعني تقريبا معارضه خو بيلكريا لا روسيا بيتر تايبات يعني جبر انه كوبانه ومنبج دبن سيوان دانا سي روسا دانا جبر وي انه روسيا بيتر خداي برا از دبجن بركي درونشكاندن عن قريبري چند روجا چي بوي وقت روسا مشروعك پیشکش کر يعني انه كانبن او پیمان کوسال حتی 2019 چی بویی وی بسرخینن یعنی من بجه و کوبانه ج قصد بوش بکن تابی يعني انه على اساس اسایشی بمینن او اسایشی تب کسی رژیم ببن امنی رژیم جی ببن او جی تابی ترکی و تشتی قبول ناکه لب قناعتی مبهیرو دوید دمدا اپراسیونک يعني شرک دوا او ده چی بقناعتی بهنه کی مستبعد دجبر روشة زبستان روشة فنابر وإلى آخره يعني أو مسألة بعين الاعتبار تقربن لتركي نيزك بدور به بقناعتي بأوج مشروعي خبرنا قري جبر إنه تركي زيداي إنه دولة كريمي قال لك يعني بنافودانجا يعني هيرو قال لك كاغات يعني مهم دست خستنا استفادة بلكي بردي باش حرب روس وأوكرانيا بلكي وضعي فنابري سوري لهندر تركيا أو 4 مليون درد كمان قال لك تش دست خستنا زو وناغري جريخا تش اكيدن هي بقناعتي به يعني هنا كي وك مراد نير الدروم ان الواري كردات يعني قرق كردي ومعدلي باش يعني زانبن بخونن تركيا دولتك يعني نم قولای دادگری جریخو راست دیاره دولتك اندام ناتوی و هوالبند امریکای لهریمجی اف راستیه که لسر عرده ما مستعلی تبحثا او ام بجن ریکفتن یانجی تشتک روسان و ترکان لاسطنبول الهف کربون کرن کو لبه هزین اسایش لباجار من بجو کوبانی بمینن یعنی و دمه وکو رادسترکرنا که راست جبور رژیم سوریه اگر او هزین اسایش نه به پشتگیری هیزن سوریه دموکرات بن و دمی هبونا وان تچواته یا راست روس دخوازن کو رژیم اسد ورا هریمان و خلک هرم وی که قبول بکل گور خواندناته
بما بأننا خلق هريمة قبول دكي نا هذا ناف دولتي قبول دكي نا تركيا قبول دكي ونا أوبوزيسيون سوري قبول دكي مثلا إجبار يعني أريد أمزانا يعني دخازك روسا هجوا معادلي جشكي جوا أو جشكي إنه كان به هيمنة رجيم سر دبر سوريا هم يعني فيك بينه لا أو تشاب قناعتي بأن تركا قديم يعني بمعنى وقت تسريبات يعني إنه تشينابه ومثلا رنجي تشينابه دبه أو بيمانه 1019 هيرو ورا يعني تنفيذ كرن هاجر روس جدية ومثلا لا زيادة يبقى قناعتي به يعني التوري مهم هاجر يعني او جوانب يعني اطراف الدولي يعني مثلا تركيا الى اخره راضي به اوبوزيسيون راضينا به وملته ودبرنا راضينا به اجبار ويبقى قناعتي به هندك خيارات البيش قصد هندك دبنا كيم دبنا وبربا يعني حالك هالوشاندنه داريه هاجر كانوا بمينه اري راس شرطنا يعني هيرو شرب معني خوي أساسي معني خوي واضح تنه لا أو خهنا يعني وك مسيرات خروج بروج الدرات خن يعني هيرو بكرو يعني إجمار تقريبا جشتي حشتي كسي كادرن أو تفسيرا هاتنا كشتنا يعني تركيا بقناعة به جير الظرف قال لك مناسبة كانت تشتي خو بيك بينه بلكي از نظام يعني هجر ظروفي جوي مناسبه وانا بلكي يعني درباسي كوباني من بجيبه لا بقناعتي قوي يعني زبستان وتشنشتيدن او تشتا هجر هبجي نهايه يعني دمكي بشتي زبستاني ما مستعلي ام دزانن يعني تج خلكي هريمه جوي نفچي بتايبتي يعني تو نفچيا بروج اوای فرات باش ناستيكي بگون ناستيكي از باور ته پرتوگیجی دوی درباره دا نویساندیه تو دبیجی سیناریو که چاوش بو هریم باشتره یعنی ام بدن آری او ناکوکین او دخوازه و او دخوازه جبو خلکی هریم جبو پیکاته یعنی ترکمن هنه عرب هنه کرد هنه الوانافچیان سیناریو که چاوا باشه جوی داره يعني نظام قناعات يعني قرب 10 سالي دربس بوي يعني بعد 10 سالي بيشتي مسألة مرتالة فرات دربس بوي بقناعتي بروش يرد بوقت ده أري روش أولهي روش أمني يعني باشا خلق داري وتيجي بيجي خاله روش بهابونه وروش هناك وق حصار وتشنش الورد هنا أو روشا يعني بردام كه أو نخيار ملته دوي يعني از بيجم نا رژیم کنه هیرو او دبرانا اداره بکه و نا اپوزیسیون جی کاره ودانو اداره بکه اجبر يعني از نظام وقت انه يعني او اپوزیسیون سوری حتی رژی هیرو نکان بو ت پروگرام ت پروژه پیشکش کرا کانو با انه مثلا دولت نبنتوی يعني خلق هیرو البندی انه جنوب سوری آوا بکن يعني کانو من دست بواندانا از بيجم او تشتي مرشح بيتر او هي مني تركول ودرنا بمينه بلكي بنصالك بلكي زيادة تربيه بلكي كنتر از نظام يعني مع انه يعني تب هو مسالي انه روشه جواكي روشه سياسي مرحل به دويدا بقناعتي به او كان صالي جماعه تاخيان وروش يعني بيتر نباش به جبر مقوت يعني ريجيم نا مؤهله كون بمنطقه اداره ونا اوبوزيسيون مؤهله غور هي يعني تيجوتن يعني انه قنوات اعلامي ذا انه ممكن اخيو يعني امريكي يجي غرب كانوا من يعني روكي نجي اوبوزيسيون وين ميداني كانوا كاسنا كانوا وين ميداني بلكي كانوا بناونا اداره بكن الجور روشي هي الجور درومي هي بقناعتي بوضع بربنا باش بن اداره يعني ديار اف بمين جي روشك دمكي حتى تشار سريكه جشتي جسوري را بيت ديتن سباس نيفسكار السياسي علي مسلم تشتركي مره بيجلك سباس بوفان اغايان گومان باری دروستکردنی ئەو بمبەیەی کە لە ساڵی 1970 دا بە فڕۆکەیەکی بازرگانی دا تەقیەوە و 270 کەسی کوشت دوێنێ دووشەمە بۆ جاری یەکەم لە دادگای فیدرالی واشنگتن ئامادە بوو. دەرکەوتنی ئەبوو عەجەیلە محەممەد مەسعود خێرالمەریمی کارمەندی پێشووی هەواڵگیری لیبیا دوای 34 ساڵ دێتن لە تەقینەوەی فڕۆکەی پانام سەدووسێ بەسەر ئاسمانی شاری لۆکربیدا لە سکۆتلەندا کە لە لەندەنەوە بەرەو شاری نیویۆرکدا هات و بەو هۆیەوە هەموو ئەوانەی لە ناو فڕۆکەدا بوون و 11 کەسی تریش لەسەر زەوی گیانیان لە دەستدا. بەڵگەنامەکانی دادگا مەسعود بە بۆمسازێکی شارەزا وەسف دەکەن کە لە ساڵانی هەفتەکانی سەدەی ڕابردوودا پەیوەندی بە دەستگای هەواڵگیرەکانی لیبیاوە کردووە و گەشتووە پلەی عەقید.
ناوبراو بە تۆمەتی تەقینەوەکە لە ساڵی 2020 تۆمەتبار کرابوو. پێشتریش 2 کەسی تریش تۆمەتبان کرابوون، یەکێکیان سزادرا، ئەوی دیکەشیان بێتاوان دەرچوو. ڕێکەفتنا بەهەڤ گوهرینە گرتیان di navbera Amerîka û Rûsyayê de piştî hefteyekê hin jî karvedan li Washingtonê hene. Yarizana Amerîkî Brittany Griner bi bazirganê çekanê Rûsî Viktor Bout ra hatibû hevguherandin vê raportê bêhtezaniyarî hene. ورزشوانکا نافدار دگل بازرگانکی چکان کو هاتبو جزاکرن هاتنه لگوهرتن. ریوبریا سروک امریکا جو بایدن آزادکرنا یاریزانا بسکتبوله و 2 جاران ورگرتیا خلاتا زیرین یا اولمپیک بریتنی گراینر مسوگر کر. لبرانبری وی کرملن سربسبردانا بازرگان چکان یه روسی ویکتور بوت مسوگر کر کو به بازرگان مرن تیناسین. بازرگانی آوی یا چک نیاسایی چک گهاندن نافهن پفچونن هر خوین ریج لجیهانه و گلک جی لافریقا. پشتی گرتناوی د سال 2010 لبانکوک بود رادستی امریکا هات کرن و دناف تاوان دنده بکشتنا امریکیان هات تاوان بار کرن. گراینر نیزی کی 10 مهان لروسیا هات بو گرتن به تومتا هل گرتنا زیتا مادین هوشبر دناف جان تیوی دا دما دچو روسیا. ریوبریا بایدن برگری لبریارا لگوهرینا بازرگانکی چکان بیاریزانک بسکتبولی دکه. د دانستاندنان دا چه دست تحتیت و دکی و انجام بدی و هر حول ددی و مجی او یکر او رکفتنه حفتیابوری به دست مکرد گری بستک بو کو ریه بو و نها دم بو و مکاری به دست بخن و انجام بدن. رخنگرین به هفگوهرینا گرتیان آماجه بوان امریکیان دکن کو جمیجه لروسیا به تومتا سختکاریان هاتنه گرتن وکه اندام بری هزا دریایی امریکا پال ولن کو دزیندانی ده ده سال 2020 به تاوانا سیخوری جبو 16 سالان هات حکم کرن. کسین دانستاندن کرنه هیویدار بون کو اوجی دگل گراینر بیتا بردان لیوسا چینه بو و رخنگر دبیجن اوه مطرسی داره. از نگرانی وان انجامانم کو دکارن لسر باریمتا گرتن دهاتی دا باندور هده. اگر هر ولاتای بریا بده کو کسک دستی وان ده هیا و دخوازن وگرینن او جا به اشکره دکارن هر کسی بگرن و هزرا و یکی بکن کو ام دی دانستاندران تگل وان بکن. پشتی گراینر وگرا امریکا وی لناوندا پزشکیا لشکری یا بروک لباجار سن انتونیو یا ولایت تکساس دست بچاره سریع کر. راپورت آرش عربسدی هیلین سندی دنگ امریکا. ئێستا شێر و زەنگەنە لە هەواڵە وەرزشەکان و یاریەکانی فوتبۆلی مۆندیالی قەتەر ئاگادارمان دەکاتن. سڵاو بەخێربێنەوە بۆ بڕگەی جامی جیهانی قەتەر گەیشتۆتە چوار گۆشەی زێڕینی ئەم مۆندیالە. هەوادارانی تۆپی پێ بە پەرۆشەوە چاوەڕوانی یاریەکەی ئەمڕۆی نێوان ئەرژەنتین و کرواتیا دەکەن. هەڵبژاردەیەک لە ئەوروپا و ئەوی تریش لە ئەمریکای باشوور هەر کام لەم تیمانە بیباتەوە دەچێتە یاری کۆتایی و لە وەرگرتنی جامی جیهانی تۆپی پێ نزیکتر دەبنەوە. ئەرژەنتین بە بردنەوەی لە هۆڵەندا و کرواتیاش بە بردنەوەی لە بەرازیل گەیشتە ئەم ئاستا. هەزاران لە پشتیوانانی ئەم دوو تیمە بە تایبەتی تیمی ئەرژەنتین ڕۆژی دووشەمە ڕژابوونە مەیدانی مێژووی سوق واقف لە دۆحا. هەوادارانی تۆپی پێ خۆشحاڵی و پشتیوانی خۆیان بۆ هەڵبژاردەکانیان دەردەبڕی. یاریەکە ئەمڕۆ سێشەمە لە یاریگەی بەناوبانگی لوسێل لە قەتەر ئەنجام دەدرێت. تیمی ئەرژەنتین هەتا ئێستا 2 جار جامی جیهانی بردوتەوە و تیمی کرواتیاش لە ساڵی 2008ەوە بۆ یەکەم جار چووە قۆناغی یاری کۆتایی بەڵام بە فەڕەنسا دۆڕا. کرواتیا بە یەکێک لە تیمە سەرسوورهێنەرەکانی ئەم دواییانەی تۆپی پێدا دەنرێت. ئەم وڵاتە لە پاش بەدەستێنانی سربەخۆیی لە یوگزلافیا لە ساڵی 1991ەوە 6 جار بەشداری جامی جیهان بووە، بەڵام تەنها لە ساڵی 2018 گەیشتۆتە ئاستی یاری کۆتایی. ئێستاش هەوادارانی هیوایەکی زۆریان پێیەتی.
دوای ئەوەی لە قۆناغی چارەکە کۆتاییدا لە بەرازیلی دیارترین هەڵبژاردەی جامی جیهانی بردەوە لە ئێستادا لۆکا مۆردێک و تیمەکەی هەوڵ دەدەن هێزێکی تری تیمەکانی ئەمریکایی باشوور بدۆڕێنن. یاریەکەی ئەمڕۆیان بۆ ئاسان نییە. ئەوان ڕوبەڕووی ئەو تیمە دەبنەوە کە مسی بەڕێوەی دەبات کە بە باشترین یاریزانی مێژووی تۆپی پێدا دەنرێت و چاوی لەوەیە بۆ یەکەم جار جامی جیهانی تۆپی پێ بۆ وڵاتەکەی بباتەوە. پاش سەرکەوتنی مەغرب بۆ یاری بەر لە کۆتایی، چاوی تەواوی جیهانی عەرەب و موسڵمان لەسەر ئەو تیمەیە تا بگات بە یاری کۆتایی. زۆرترین پشتیوانی هەڵبژاردەی مەغرب لە نێو فەڵەستینیەکاندایە بەدی دەکرێت و ئەمەش سەرڕای ئەوەی کە مەغرب لە ساڵی 2020دا پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیلدا ئاسایی کردوتەوە. تیمی مەغرب پاش ئەوەی لە هەفتەی ڕابردوو لە ئیسپانیایان بردەوە ئاڵای فەڵەستینیەکانیان بەرز کردە و بەمەش زیاتر فەڵەستینیەکان هاندران بۆ پشتیوانیکردن لەم تیمە. سبەینێ یاری نێوان فەڕەنسا و مەغرب دەکرێت و براوەی یاریەکە دەچێتە یاری کۆتایی. یەکەم جارە مەغرب بگاتە ئەم ئاستا، بەڵام فەڕەنسا 2 جار جامی جیهانی بردوتەوە. ئازان بۆ تاوتێکردنی یاریەکان ئێستاش دەچینە لای کاوە حەسۆ ڕاهێنەری تۆپی پێ لە هۆڵەندا. کاوە ئەم کاتت باش هەتا دێت زیاتر نزیکە بینەوە لە یاریەکانی با بڵین کۆتایی کە هەمومان چاوەڕوانی ئەو ئەنجامین بزانین چێ ئیباتەوە. دەمەوێت بزانم هەڵسەنگاندنی تۆ بۆ یاریەکەی ئەمڕۆ چۆنە بێ لە نێوان کرواتیا و ئەرژەنتین؟ براستی گەمەکی پر زەحمەتە بەشبینیە مەرۆ ژێ گەمێن نە پرزەلالە تیمە هەردوو تیم زۆر بە قووەتن ئەمکارم بێژنم تیمی کرواتی حتا نوکا ئەمکارن ئاستی زۆر باش گەمە کردیە گەمە زەحمەت کردن لەگەڵ بەرازیل تیمێکی زۆر بە قووەت وش بەرازیل بردی ئەمکارم بێژن وەکو ئەرژەنتین حتا نوکا بەس یەک گەم زەحمەت کردی لەگەڵ هۆڵەندا بوو ئەوژی بە پەنالتی بردی وەکو پێشبینیە مەرۆ ئەمکار نەپرزەلالن ڕاستیان بێژن بەس حەز دەکەم کرواتیا ببە وەکو دەستپێکە مۆندیالی دەست پێ بکەمە گوتم حەز دەکەم ئەو ساڵە تیمێکی گۆ هیچ جارێک جامی جیهانی نەبربریە حەز دەکەن ئەو ساڵە بباتە. بەڵام یەکێک لە احتیمالەکان ئەوەیە کرواتیا و فەڕەنسا بەیەکەوە لە جامی جیهانی بنجا ئەگەر وابێ ئەمە تەواو جارێکی تر مێژوو خۆی دووبارە ئەکاتەوە هەر هەمان سیناریۆی ساڵی 2010 ئەبێت کە ئەمە جواب بزانم خۆش نییە دووبارە بوونەوەی بۆ هەوادارانی تۆپی پێیان خۆشە دایمە شتێکی نوێ ببینن. وای ئەمن لەگەڵ وێمە ئەگەر مەغریب و کرواتیا بکێتە قۆناغی ئاخیری گەمەی نهایی و حەزم لێ ئەوە تیمەکی جامی جیهانی بباتە. بەڵێ باشە کاوە بابینە سەر مەسلەی گۆڵپارێزەکان کە ئەو ڕۆژەش باسمان کرد، بەڵام ئێستا دەبینین یاریەکان کە بەرەو کۆتایی ئەڕوا زیاتر یاریەکان ئەگاتە ئاستی پەناڵتی. ئەمێ بزانم ئەگەر ئەم یاریەی ئەمڕۆ بگاتە ئاستی پەناڵتی، ئاستی کام لە گۆڵپارێزەکان باشترە، کامیان ئەزمونیان زیاترە؟ ئەمکارم بەحسی هەردوو گۆڵپارێزا بکەن، هەردوو گۆڵپارێزی ئەمکارم بەحسی گۆڵپارێزی کرواتیا بکەن، گۆڵپارێزێکی نە زۆر دیار بوو لە تیم لە وڵاتی خۆ گەمێتەکە نوکا زۆر بەشی تیمێ جیهانی باشترین تیمێ جیهانی داوا لێ دەکات گۆ بچە ناوان. باوەرم لە گۆڵچێ کرواتیا باشتر لە گۆڵچێ ئەرژەنتینی، لاکن گۆڵچێ ئەرژەنتینی زۆر هەوڵدا گۆ ئەرژەنتین بگە ئەو قۆناغێ حتا نوکا ئەمکارم بێژن یارمەتی تیمی ئەرژەنتین بەس مێسی و گۆڵپارێز زێوان هەبوو وەکو جەماعەتی ئەوکو ناوبانگە ئەو لاعیبە ئەو یاریزانانە نەبوون وەکو گۆڵپارێز و بێسی. بەڵێ کاوە دەمەوێت پرسیارێکی ترت بۆ ڕاهێنەر لێ بکەم، تۆ خۆت ڕاهێنەری، بۆچی لەم یاریانەشا بینیمان کاتێک کە دێتە سەر پەناڵتی هەندێک لە یاریزانە زۆر بەناوبانگەکان پەناڵتیەکە ناکەن، یعنی بێجگەلەوەی کە گۆڵپارێزەکە بیگەڕێنێتەوە یاریزانەکە خۆی ناتوانێت پەناڵتێکە بکە، هۆکاری چییە؟ ئایا سترێس وایان لێکە؟ ئەوە لە کاتی تەدریبی وەکو ڕاهێنەر لاعب یاریزانی خۆ دخوازە ji ber wê kîşî yarizanî baş li tedrîbî baş penaltî lê dide ew yarizanî diçin nav gemê jî baz lê dide ji be navî niye navîkê berz be navîkê baş be pêwendî pê niye. بەڵێ کاوە حسۆ زۆر سپاس دەکەین کە لەگەڵماندا بووین، دەبینین بزانین ئەنجامی یاریەکە چۆنە بێ ئەو کاتە بەیانیش باسی یاریەکە بکەینەوە. سپاس دەکەم. ئازیزان لێرەشدا هاتینە کۆتایی ئەم بەرنامەی ئەمڕۆمان تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەربن.
سباسيرو صالح تو پشتوانی چتی میدیکی نمیجم ارجنتینی از برد نه پشتوانی ارجنتینی ما از دناو وان هر چار مایده از باور دکم و فرانسه بدست که او بس پشتوانی یا نه از پشتوانی فرانسه ما بری از پشتوانی چه تیمان ناکمش بوکو دماغو نبن از خمتوان نخم اوجي او باستراتيجيه من اشياء تيمك تايبت بشتفاني بكم هندا صالادا للدم ياريا قالك جاري حاجه دي كم ياريا تيمك وصايا استراتيجيه كباش يكو از او بكم تيمي منو از بشتفاني بكم اسناكم بوكو دمان نبا از خميت وان نخو وي هاسته بينر هجال فرام دغهن داويه كورت كونكشن بمين نافخير خوشيله خدا حافظ